مامەستا تەکفیرکردن واجبە. تەکفیرکردن یعنی بە کافردانانی بەرامبەرەکە چی لێوەی ڕووی داوە؟ ئەگەر اعتقادی کافر بوو کە نازانین طبعاً خۆی زانێ ئەوە کافرە بە کافری قیامەت ئێمە نازانین. ئەگەر گفتاری کوفرینی کرد یا ڕەفتارێک کردارێکی کوفرینی کرد پێی کافرە بەمادەم مانعێک نەبێ بۆ حکم دەرکردنەکە، وەک نەزانین، وەکو ناچاربوون، وەکو تەویلکردن، وەکو ئەمان. کەوابوو تەکفیر لە ئەسڵا حکمێکی شەرعیە. چۆن ئەڵێن ئەم تەلاقە کەوتووە، ئەمە خوشکی ئەوە لە ڕەضاعەیە لە شیر خواردنە، ئەم کەسابەتە جائیز نییە کەوتۆتە ڕیباوە، ئەم معاملەیە جائیز نییە لەبەروی فری و دانی تیا بووە، ئەم گرێبەستی هاوسەرگیریە دانە مەزراوە لەبەر مەرجەکانی نوقسانە. چۆن ئەم معاملانە ئەکەین، ئەم ئەحکامە شەرعانە ڕوونەکەینەوە؟ تەکفیریش ئەحکامێکی شەرعیە. تەکفیر جنێودان نییە بە خەڵکیێکی تر تا ئێمە تووڕە بین و کافریکەین. لە بەرامبەرەکەشە کە ئەوەندە ئەترسی لەوەی کە بە کافرت دانین ئێ کافر مبە. یعنی سەیرە کابراایەگە کەسێک زیناکە، ئافرەتێ زینای کردووە بۆ نمونە، ئەزانین و بینی ومانە و ڕسمیان گرتووە، یەقینمان هەیە کە زیناکەی کردووە، ئێمە بەس باسمان کردومانە زینای کردوکە چی دێتەوە بۆ گیانی ئێمە وەڵاش کاتان لێکم. ئێ باشە تۆ زیناکە ئەەکەی شەرم ناکەی، زیناکە ئەەکەی ناترسی، زیناکە ئەەکەی پێت عەیب نییە. ئەمەی ئێمەت پێ گەورەترە کە باسمان کردووی. کابرای کافر و ملحید و بێدینیش جنێی بە ئیسلامەتێکە داوە قورئانی ئیهانە کردووە، کاڵین کافر بووی وەزانە قۆچمان بۆ دەرکردووە. هاواری لێڵەسێ ئێ وەڵا تەکفیرین، ئێجابا تەکفیری بین. ئەی بۆ کەس ناڵێ مەلای تەطلیقیە لەبەرەوەی زۆر تەلاقە خا. ئەوە علاقەی بە ئەحکامە شەرعیەکانەوە. تەکفیری چییە؟ تەکفیری مستەڵەحێکی بەزیوەکانی بەرامبەرمانە کە ناتوان مقاومەمان بکەن، مقاومەی فکرمان، مقاومەی شەرعمان، مقاومەی ئەحکامە شەرعیەکان و ڕوونکردنەوەی دینەکەمان بکەن، لە ترسا تەکفیریان خستۆتە ناو متەفەجراتەوە. وەکو لە دەستوری کوردستان، دەستورە کوفرینەکەی کوردستان ئەڵێ هەر کەسێک TNT لا بگیرێ و C4 لا بگیرێ و یا تەکفیری بێ، هەمووی خستۆتە یەک خانەوە. تەکفیریش علاقەی بەسەر فکر و بەسەر ئەحکامی شەرعی بەسەرەوانەوەی علاقەی بەسەر C4 و TNTەوە چییە کە تەقەمەنی. بەڵام چونکە هەمویان وەرگرتۆتەوە، هەمویان خستۆتە یەک خانەوە. هەر کەسێک کوفری لێ دەرکەوت ئەڵێن ئەم ئیشە کوفرە، ئەم ڕەفتارەی کوفرینە، بەڵام ناڵێن پێی کافر بووی، هەتا بۆی ڕوونەکەینەوە. ئیقامە حوجە جارە جەهلی هەیە یاننا، تەویلی هەیە یاننا، ناچار نەبوو ئاخۆ بۆچی ئەمەی کردووە. بەڵام فەرقی بینی مفتی و قازی لێرە ئەم دوو هەنگاون. هەنگاوی یەکەم تەجریمی فعل و تەجریمی فاعیلەکە هەردووکیان ئەتوانن، مفتیش ئەتوانێت، قازیش ئەتوانێت ئەڵێ بەڵێ ئەم ڕەفتارەی کە کراوە ئەمە کوفرە بەم دەلیل. ئەم کەسە کە ئەم ڕەفتارەی کردووە ئازاد و سربەست و ناچار نەبووە و زانیوێتی و کردارەکەشی ئەزانێ کە کردوێتی ئەمە پێی کافر بوو. ئەمە مفتیەکیش دەتوانێت، قازێکیش دەتوانێت. بەڵام چێتوانێت ئەحکامەکانی لەسەر بیناکە، قازەکە لە دوای ئەو ئەحکامی تری دوانی تری لەسەر دروست دەکە، ئەهێنێتە دادگا و مناقەشەیەکە دلیل و دیفاع لە خۆیەکە، وانە دوای ئەحکامەکە دەرەکە بۆ جهەتێکی تەنفیزیە توانن ئەحکامەکە تەنفیزکەن لەسەری. کەوابوو تەکفیرکردن لە ئەسڵا خۆی بەیانی حکمێکی شەرعی، هەروەکو چۆنێسە لە منە پرسن ئەو تەلاقە کەوتووە یاننا، ئەو معاملەیە جائیزە یاننا، ئێڵەن ئەو کەسەش کافر بووە یاننا. بە منەڵ ئایا دژە تیرۆر کافر بوونیان، گومانم لە کوفریان نەماوە. ئەو کەسەی لە دژە تیرۆرە کافرە، پارەی حرامە، ژنی لێ حرامە، لەبەر ئەوەی دژە تیرۆر ئیشێکی تریان نییە غەیری دژایەتی ئیسلام. لەبەرەوەی دژە تیرۆر لە هەموو مەرحەلەکانی مەشقکردن و ڕاهێنان و ئامادەکردنیان بۆ ئەوی ببن بە سەجی دژە تیرۆر لە ئینسانیەتیش دەرەچن نەک لە ئیسلام. جارە بە هیچ شێوەیەک نایهڵن یەکێکی تیا بمێنەکە نوێژ بکە، هەربیری لای نوێژکردن هەیە، لەبەرەوە کافریەکەن، دوای مەرحەلە بە مەرحەلەیکەن بە سەجی هار، ماری پێخۆن، سەجی پێخۆن، درڕندایەتی پێکەن، چقۆی پێ لە خەڵکەدان، بڕۆ تەعەدا لەو بکە، بواریەدەن زینا بکە، شەراب بخۆرەوە، سەجی ئێمە بۆ هەرچی شتێکەکەی بیکە. ئەمە دژە تیرۆر. لەبەرەوە تۆ کابرایکی مسلمان بڵێن وەڵا ئەمە جائیزە بیکەی چۆن نەبێ،
ئەمە جایزە وەکو بڵێن وەڵام ئەمە مسلمانەتی وەرگرتووەکو ئەبوو بەکر و عومەر ێ بەخوا قەسەم هەر کەسێەوە ئەوڵە لە دین دەرەچ خۆی لە دین دەرەچێ مەلاکە کە وابزان ئەگەر دژە تیرۆر مسلمان ئیلا مەگەر حاڵیان نەزانێت چی لەبەرەوە تەمان علاقەی هەیە بەسەر فتواوە و هەر وەختێک کە کوفرەکە دەرکەوە توانین بڵێنەوە پێی کافر بووە و ئێمەش بەیانی حکومەکەمان لەسەر خۆ ئیلزامی ناکەین لەوەی کافرە بچین بیکوژین نەخوان نییە بەسەری